بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە دوانزەی ڕەمەزانی 2026 جارێکتر لە بەرنامەی گوڵستان لە مانگی ڕەمەزانی پیرۆز لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتیەوەی ئاز و خۆشەویست گەشتینەوە. خۆی تەعالا ڕۆژەکانمان لێ قوبوڵ بکات، عەفومان کە و لێمان خۆش بێت، عاقبەت خێرمان کات، بە عاقبەت خێری بگەڕێنەوە بەلای خوا ئینشاءالله. لە خزمەت برای عەزیز و زۆر خۆشەویستم مامۆستا سالار و گروپی مناجاتی مۆلانا و مامۆسای قورئان خوێن و هەروەها مامۆسای زانای ئاینیمان لە خزمەتی هەموو ئەم برا بەڕێز و مامۆستا بەڕێزانە بین و لە خزمەت ئەم براز و خۆشەویستانەی کەناڵی ئاسمانی پەیام کە بەڕاستی زۆر ماندووە بن لەگەڵ ئەم بەرنامە ڕاستە و خۆی ئێمەیە. ئێمە دوعای خێرمانێ بۆ هەموو لایەکیان و بۆ ئێوەی ئاز و خۆشەویستکە کاتێکی زۆر تەرخانەکەن بەوەی کە گوێ لە بەرنامەی ئێمە سەیری بەرنامەی ئێماکەن و لەگەڵ مناجات و دوعا و زیکرەکانی ئێمە بەشدارن و حەڵقەیەکی بەڕاستی میهرەجانێکی محیبانەی خواناسانە لە زمانی بێموناجاتیە دروستەکەن. سڵاوی خۆ لە مامۆستا سالار. وتەکانت بینەرانی عەزیز، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ. ئەمڕۆژ لە بەرنامەی گوڵستان هەوڵە دەین چەپکە گوڵی ئیمانی و عیرفانی پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین لە وتەی زانایان و لە قورئانی پیرۆز، لە بەرەکەتی قورئانی پیرۆز و لە بەرەکەت و ڕەحمەتی مناجاتە ئاینیەکانمان هەوڵە دەین ئینشاءالله ماڵەکانتان پڕ بکەین لە نور لە تەواوی ئەو کاتژمێرانەی ئێمە لەگەڵ ئێمەدا بەسەریە بن لە بەرنامەی گوڵستان. بۆ هیوایم کە تەواوی بەرنامە و بڕگەکانمان جێگەی ئومێد بوو بێ، میوانێکی ڕەزا سووکیش بوو بین ئەم 12 ڕۆژەکە لەگەڵتانە یا شێخ. هەر دەستپێکی بەرنامەکانمان بە قورئانی پیرۆز دەست پێ کاکە سەرتیب جەلالیە خوا بە خێر بێن. جا بەرنامەکەمان منەوەر کە کاتی تۆیە قورئانمان پێشکەش بکەیت. خوا بە خێر مامۆستا تەرتیب. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام ميم. ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم.
ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون ألا إنهم هم المفسدون ولكن لا يعلمون وإذا قيل لهم آمنوا كما آمن الناس قالوا أنؤمن كما آمن السفهاء ألا إنهم هم السفهاء ولكن لا يعلمون وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون الله يستهزئ بهم ويمدهم في طغيانهم يعمهون أولئك الذين اشتروا الضلالة بالهدى فما ربحت تجارتهم وما كانوا مهتدين صدق الله العظيم. جزاك الله خيرا كاكا ساتي زابات يا أخو يا شيخ جنابي ماموسا محمد بانگەکەین بەڵێ باویش لەگەڵمانە بەشدار بێ دواتر گوێ لە مناجاتە گرین إن شاء الله باویش ئەو چێژە وەرگرێت لە مناجاتەکانی کاکە میهرانوان جنابی مامۆستا فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. مقصد جان بخير بي باشا قربان مامۆستا محەممەد ڕاستی بێ یەخەوە خێر بێ السلام عليكم. مامۆستا گیان فەرموو. سلام كشمان بلا جوانا خلي الرازي صوتك خوش بخير مامۆستا جان مامۆستا گیان بەخێر بێن يا ربي بي ويبن بخير بن يا أخو لەگەڵ ڕۆژەوە باشن شکر الحمد لله سپاس و ستایش بۆ خۆ الحمد لله سپاس بۆ خۆ جا حەزمان کرد هەر عادەتمان وایە لەگەڵ یا شێخ حەزەکەین میوانەکانمان بێنە ناو ستۆدیۆکەوە بۆی اینجا دەسەکەین بە مناجات دواتر گفتوگۆکانمان شاي فرمون زۆر سپاس کاکە میهران دووبارە بەخێر بێن جا حەزەکەین مناجاتی یەکەممان پێشکەشکەن ان شاء الله لخدمة ان شاء الله. خوایا بناوت گورترنا
خوایا بناوت گەورەترنا تۆ خۆت ئەزانی پەنام هێنا یا رب ئاگاهی یا رب ئاگاهی لەژێر بەحر و بەر بەدەستی خۆتە یا رب هەموو خێر و شەڕ ئەتۆ زاتێکی عالم و معبود کە دنیات لە جوود هێنا بە وجود الله دەرگای کەرەمت بۆ هەر کە بازە لە هەردوو دنیا ئەو کەیفی سازە خوا گیان ڕەحمی تۆ بێنیهایەتە خوایا ڕەحمی تۆ بێنیهایەتە زەڕەیەک لوتفت بێکیفایەتە هەموو گیانداران پەنایان تۆیە یا ڕەبەنا هەموو گیانداران پەنایان تۆیە یا ڕەبەنا هەر یەک بۆ ڕجا هەر هەوڵی خۆی خالقی زانا هەم پەنامە تۆی ئەگەر بێ تۆ خۆت گوناهم نەشۆی ئەمن عەبدێکی ڕوو ڕەش و ڕەنگزەت ئەبێ چی بکەم بە هەناسەی سەرد الله ڕحمم پێ بکە بەڵکو بم ڕزگار پارێزگارم بە لە عەزابینا اسماعیلیش وەکو باقی زیرۆحا سکاڵایەتی لە دەرگای سوبحان چەمەن یەکبارە خامۆشە خروشی بولبولان باوێ چەمەن یەکبارە خامۆشە خروشی بولبولان باوێ دڵم ڕۆمات و مەدهۆشە خوا فەسڵی گوڵان باوێ خوا فەسڵی گوڵان باوێ چەمەن یەکبارە خامۆشە خروشی بولبولان باوێ
دستور حشيرينا رفيق قلب البكاء شينا صداي قرية وفغان بابي صداي قرية وفغان بابي زمن يكبر خاموسا وروسي بلبلان بابي الأمر مات مدهوسا وفصلي قلان بابي وفصلي قلان بابي يا سيري تارقي سوتم هلاكي شاوي جادوتم شهيدي تغياب روتم دساعي ساي زمان بابي دساعي ساي زمان بابي زمن يكبر خاموشا وروسي بلبلان بابي الأمر مات مدهوسا وفصلي قلان بابي وفصلي قلان بابي بحمد الله قلي رانا شكاندي رونقي ليلى بلي المجنون كي شيدا رئيسي عاشقان بابي ألا أي عاشقي مدهوش وكو طاهر مباخوش لبرسوزي دلي فرجوش نواي متربان بابي نواي متربان بابي زمن يكبر خاموشا وروشي بلبلان بابي الأمر مات مدهوشا وفصلي قلان بابي وفصلي قلان بابي حياك الله. دەنگتان نەڕزێ صح. هەر بمێنن جایا شێخ بە ڕۆژوو بیت بەو تەبەقەیە سرود و مناجات بڵێ زۆر قورسە ڕاستە. بۆ من و تۆ ڕۆژێک تاقی نەکرد بزانین بۆمان دەرەچێ بەو الله تەبەقە قرسە وەڵام مامۆستا میران دەستان خۆش ماشەڵڵا ینی ئەو ئاوازانە و ئەو بەس بەڕاستی فەرمانشەکەی مامۆستا سالارە کاک سالاری خۆشەویست قوربانە یعنی کاتێک قڕک وش بێت قورسە. زۆر زۆر قورسە بەس ئیتر هەر بەرەکەتی مانگی ڕەمەزانە ئینشاءالله. هەر بمێنی کاکە میهرانجیان دەستان خۆش بێ دەستان خۆش کاکە بێ. ناسح کاکە عەلی ڕەزا هەر بمێن جەنای ماوەسا ڕێزتان بەخێر بێن یاخوا بەخێر مامۆستا رازي بيا خوا سەلامەت تاکە فەرموویا شێکیان مامۆستاگیان یاخوا بەخێر بێن. بابەتەکەمان ڕێزلێنان و شکۆی مرۆڤ لە قورئانی پیرۆزە. شکۆی ئینسان لەکوێیە مامۆستا ئینسان ئێستا لە عالەمی ئێستاە دنیای ئێستەی غەرب و ڕۆژاوا و ئەو وەزعی کە ئێستا هەمومان نەزانی نوێی بینین باس لە شکۆی ئینسان زۆرەکرێ باس لە مافی مرۆڤ زۆرەکرێ بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەو دەموچاوە دەرەکەوێت کە بەڕاستی زائیف و ناڕاست و ناپاک و هەنی مرۆڤایەتیان خەڵتانی خوێن و درۆ و دەلەسە و ئیبیستین و هەموو شتێک کردووە ینی بەڕاستی مامۆستا ئەم شکۆیە ئەم ڕێزلێنانە ئێمە هەر ئەبێ بگەڕینەوە بۆ قورئانی پیرۆز هەر ئەبێ بگەڕینەوە بۆ لای خوا اینجا ئەو شکۆ جوانەمان دەسەکەوێت چۆن لی تێبگەین یعنی لە شکۆی ئینسان تێبگەین لە قورئانە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين بناوي خوي بخشندو مهربان درود وصلاة ولسرقاني باكي بيغمرمان صلى الله عليه وسلم ولسريارو يا وران وشون كوتواني بتاروجي دوائي بنالاني بريس أمبرانا جنابتان السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام. دیارە شکۆی مرۆڤ ڕێز و حرمەتی مرۆڤ ئێمە لە ڕوانگەی قورئانەوە سەیرەکەین و لە ڕوانگەی پێغەمبەرانی خوا و سەلامی خوان لەسەر بێن لەوەی کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە پەیامێکی جوانی بۆ نادوین
ئەو پەیامە جوانە کە قورئانی پیرۆزە گەورەترینە ڕێز و شکۆی ئێمەی مرۆڤ ئەوەیە کە لەگەڵ خوای پەروەردگارە گفتوگۆ ئەکەین. ئەوەیە ئێمە عەبد و بەندەی پەروەردگاری میهرەبانین. بۆیە ئەگەر سەرنجێ بدەین لە قورئانی پیرۆز خوای رب العالمین کە بەدیهێنەر و خوای ئێمەیە، خۆشەویستی ئێمەیە و هەروەها چاکە و خراپەی ئێمە دەزانێت، بۆیە پەیامی بۆ نادوین. هەر لەو کاتەوە کە خوای رب العالمین ئادەم دروستەکە ئەفەرمێ فإما يأتينكم مني هدى، کاتێکە دان ئەبەزێنێ قال اهبطوا منها، بچنە سەر زەوی، یەکسەر ئەفەرمێ چی؟ یەکسەر ئەفەرمێ ئیتر من پەیامتان بۆ ئەنێرم فمن تبع هدايا فلا خوف عليهم ولا هم يحزنون. لشيني كذا فرمي لسورة الطه دا طه فرمي فمن اتبع هدايا فلا يضل ولا يشقى. كواتا أجل سننجي قرآني بيروز بين مروف زور قوري للاي پروردگار بعام بكافر ومنافق وبمسلمان وبغير زاري. چونك خويا فرمي لسورة الإسراء دا بسم الله الرحمن الرحيم ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا. زانان أفرمون أم آتا باسيكي قشتي مروفكان كالسا زويدا أو اندخوي قولا بالريز وبحرمته ودرسي كدون أو اندب جواني درسي كدوين أو اند تفضيل وفضل دام بسر حتشي مروفكان وبسر بس مخلوقاتي كذا مروف أو اند قوريك أخوي قورا فرمي فإذا سويته ونفخت فيه من روحي فقعوا له ساجدين. بوي إما أجر كات سيري قرآني بيروز كين بيامي بيروزي إسلام أو اندب جواني أو اندب شوازي كي وها نخشان دويتي كإما تشون بين وشون هالسو كود بكين أمر رزك أخوي قوري اللي إيمينا وبا لكيسي ندين. بوي بيباورانو كساني دول أخوا كسانك بيامي كان بينيا خوي قولاك لقرآن بيروزا باسي أومان بوكا وأن الكافرين لا مولى لهم. الله حج كسي كان نية حل خويانو هرمكي كويرانا شلم كوير مناي باريزن بأرزي خوانا كونا جياني مروفكان وكرامتي أنشكين بويا لآيني بيروزي إسلاما كرامتي مروف باريزناو بويا لسرتاي دسبيكي بيامكتان برنامج كمان كما مصيب رس لسورة البقرة ودسي بيكد خويا رب العالمين لسرتاي أم سورة سيجور مروف من بو دياري أكا باسي مروف كانكا تصنيف يانكا بش يانكا ومافيتي حقيتي خويا قولا فرمي أم بيامون بو ينادو هدى للمتقين بي المتقين المؤمنون أوانا كنيجكن أوانا كالروجو أجرن أوانا كزكاددن أوانا باوريان بخواو بروجي دوايو ببيامي بروزي إسلام هي ولا همان كاتشا فرمي أما بشي كان كلا إخوة زور بريزن زور خوشويستن والذين آمنوا أشد حبا لله أما رزدارن وريزي مروفكانج أزانا وريزي بتشوكترين شد أزان سعيدي نورسي رزاو رحمتي خويلة بما مصايكي قوري أم أمتي بم إسلامه كقوربو كقوريشة فرميكا ويستي على سرق الدوركي خانوي ودرسكن فرمي لو كاتدا كخنكيان ليدا شعر ميرولا دركوت وتيان قربان شعر ميرولا دركوت ولا خنك كدا فرمي ديوازي لمن فرمي بيقوازن وشوينيك دیارە وەکو ئێستا وەکە 200 متر بە 12 دەفتەر بێ و بڵێ وەخوا هەچۆنە نەبێت چارە یەکەم. ئەو زمانە زمانی زێڕین بووە، زمانێک بۆ ئومەتی ئیسلام هۆشیار بووە، دیندار بووە، خواناز بووە، متەقی بوون. ئەم پیاوەش ئەم عالمش ئەما بێتە مامۆسا و قودوەیەکی هەموو مرۆڤایەتی. بۆیە فەرمێ بیگوازن ئەڵێ هەر چەند گواستمانەوە لەو شوێنە هەر شارە مێرو نەبوو. فرمي دايما خانو دروزناك فرمي آخر قربان شون أبي ببي خانو فرمي آخر كي دروزت من خانو يخلق برو خيانم
وخانی خۆمی لەسەر بنیاد بنێ. ئێستا هەموو سیاسەتی نێودەوڵەتی زلهێزەکان ئەوەیە کە خەڵکی بفلیقێنەوە لەژێر پێڵاویانە، لەژێر پۆساڵی جەندرمە و هێز و دەسەڵاتیانە، کوشتن و بڕینیان، قەتڵ و عامکردنی ژن و پیا و ماڵ و جێگە و ڕێگە و مزگەوت و خەستەخانە و حەچی شت هەیە لە مێژووی هەموو ئیسلامدا شتیوا ڕووی نەداوە. بۆیە ئەگەر ئێمە سیر بکەین تەصنیفی مرۆڤەکان لە لای پەروەردگاری میهرەبان سێ جۆرە. ئەوە ئیمانداران کە ئەلحەمدولله حەزارەت و شارستانێتی ئومەتی ئیسلامی 1447 ساڵ جوانترین نمونەی ڕێز و حرمەت بوون لەگەڵ هەموو پێکاتەکانی کەیشدا، لەگەڵ هەموو دیانەتەکانی کەیشدا. صلاح الدینی ئەیوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لەگەڵ ئیمامی عومەر کە پێش ئەو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە حەڤەی هیجریدا کە ئەچنە بەیت المەقدیس سەرنج بدەن بزانن یەک کەنیسە ئەڕوخێنن، یەک جوولەکە، یەک گاور، یەک مناڵ، یەک ژن، یەک پیر، یەک کەوتە، یەک جادە، یەک ڕێگە، یەک شوێن ئەڕوخێنن. نەخێر، چونکە پەیامێکی پیرۆزی ئیسلامیان پێە، مافی مرۆڤیان لایە. مرۆڤ ئەوەندە گەورەیە لە لای خوای پەروەردگار، ڕێزی ئەوەی لێ گیراوە کە چ دیانەتێکی هەیە. بۆیە کاتێک کە صلاح الدینی ئەیوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەچێتە بەیت المەقدیس و هەمومان نەزانن لە 583 هیجریدا فەتحی ئەم شارە گەورە دەکات. ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ لە یەکێ لە شارەکان دیارە لە بەیت المەقدیس نەبوو کە حیسار کە جێیش ئەڕوا ئەو کاتە قەڵا بووە کە چوار دەوری قەڵاکە ئەگرن بۆی فەتحی کەن، چونکە بەڕاستی سەلیبیەت و خاچپەرستی تاریکستانی ئەوروپیەکان قەتڵ عامێکی زۆر گەورەیان کردووە لە عالمی ئیسلامیدا. مێژوویەکی تاڵیان هەیە، مێژوویەکی زۆر دۆڕاویان هەیە، مێژوویەکی زۆر نامرۆڤایەتیان هەیە. وەرە تەحەدا بکەن بزانە کە ئایا لە مێژووی ئومەتی ئیسلامدا چ قائیدەیە، چ سەرکردەیە قەتڵ عامی شعبێکی کردوێ یا گەلێکی کردوێ یا نەتەوەیەکی کردوێ نییە. بۆیە صلاح الدینی ئەیوبی کاتێکە ئەهلی ئەو شارە ئەزانن کە صلاح الدین هاتووە، ئافرەتێک بووکێکی هەیە و مێردەکەشی کوژراوە. کاتی هجووم و شەڕ و ئەمانە ئەزانە کەی دەست پێەکە، ئەویش کاتی مناڵبوونی بووکەکەیەتی. بۆیە هەت چۆنێک بێ لە قەڵایەتە دەرەوە و یە بۆلا قائیدی مسلمانان تکای لێەکە و تەکلیفی لێەکە ئاڵێ تکاتان لێ یەکەم ئەم شەڕە ڕابگرن بۆ ئەی بووکەکە مناڵەکەی بە سەلامەتی بێ. والله ئەمە نییە، ئەمە مێژوویەکی زێڕینی ئیسلامە، ئەمە هەر قسەی ئێمە نییە، بەڵکو ئەوانشی کە خاوەنی ئینسافن، ئەوانشی کە خاوەنی مرۆڤایەتی و مرۆڤ دۆستین، شایەتی ئەو مێژووە جوانە ئەدەن بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕێز و حورمەتی مرۆڤایەتی چەندە گەورەیە، خوێنی یەک مناڵ. ئەم شەڕە ڕائەگرێ ئەم قائید و پێشەوایە بۆ ئەوەی کە ئەو مناڵە بە سەلامەتی بێ لە دایک. و کاتێکیش کە فەتحی بەیت المەقدیس ئەکا، ئافرەتێک دێ لە ناو کە دیارە بڕیار درابوو کە ئیتفاقیە کرابوو، خاچ پەرستەکان بۆیان هەبێ بڕۆنە بە ئارزی خۆیان، کەس زۆریان لێ نەکا و ڕێگەیان لێ نەگیرێت. بۆیە یەکێ لەو ئافرەتانە کە گاورە و مەسیحیەتە ئەڵێم قائیدی مسلمانانم پێ بڵێن، کە ئەچێن بۆ لای پێڵێن ئەڵێن ئەمەیە خۆی وەکو ئێستا نەبووە کەس نەیبینێ و بە هەزار واستە و ئەم لاولا. بۆی ئەڵێ چیدا ئیشەکە چییە، کێشە چییە ئەی ئافرەت؟ ئەویش ئەڵێ هەر ئەوەندە ئەڵێ من کوڕێکم هەیە، مناڵێکم هەیە لەناو ئەم جێشیاون بووە، والله داوا لێ یەکەم ناڕۆم هەتا بۆ مەدۆزیتەوە. ئەو هەموو مناڵە، ئەو هەموو ژن و مناڵی کە لە شاری غەزەی شەهیدە، ئەو هەموو کەسەی کە لە شاری هەڵەبجەی ئێمەدا شەهید کرا، ئەو هەموو بەناو ئەنفارەی کە تاوانێکی گەورەی قێزەونی حیزبی بەعسی ئەفلەقی کە کرا، یا نظامی بۆگەنی بەشار ئەسەد کە ئەو هەموو قەتڵ عامی لە عالەمی ئیسلامیدا کە ئەمانە بەکرێگیرا و عەمیل و داردەستی کۆمەڵی خەڵکانێکی دڕندە بوون. ئایا توانیان یەک مووقفیان هەیە بەرامبەر بە مناڵێک؟ ئایا ئەو هەموو مناڵی کە شەهید کرانە بێت ئۆباڵی تاوانی ئەوانە لەکوێ بێ؟ و ئێستش کە ئێستا ئێمە لەم کاتەتا ئەم بەرنامە پێشکەشەکەین چۆن هاتوونەتە سەر عالەمی ئیسلامی بە تۆقاندن، بە ئوستوڵی گەورە، بە ئاخر چەک و ئەسلحە مەسەلەکە کۆمەڵێ پاساوڵ ئەهێنەوە بۆ لە ناوبردنی عالەمی ئیسلامی. بۆیە ڕێزی مرۆڤەکان زۆر گەورەیە. بۆیە لای خوای پەروەردگار ئەوەمان لەبیر نەچێت کە ئەم خاڵی یەکەم ئیمانداران قودوەیەکی چاکن، قودوەی بەشەریەتن،
سەرکردەی مێژوویی زێڕینن بۆ ئومەتی ئیسلام بۆ سەر جەم بەشەریەت. ئەم قائیدانەمان هەن. ئیمامی عومەرمان هەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە کاتێک والیەکەی لە ناو شاری لە میسر کوڕەکەی لە ئەسب سواریدا یەکێک پێشی ئەکەوێت چەند قامچیەک ئەدا لە شانی ئەڵێ بۆ تۆ توانیت پێش من بکەوی من کوڕی والیم. ئەها کوڕە مەسوولەکانی ئەم سەردەمە ئەها چۆن سیر ئەکەن لە ئاخر لە ژیانێکی شاهانەدان. ئەها گەنجولاوەکانی ئێمەش لە ڕۆژێ لە لیبیا و ڕۆژێ لەم لاو ڕۆژێ لەو لاو لە بەحر و لە شوێنەکان بێڕێزیان پێەکرێت. بۆیە ئەویش ئەم سکاڵایە بە وەلای ئیمامی عومەر. دیارە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خەلیفەی گەورەی ئیسلام، پێشەوای مرۆڤایەتی، پێشەوایەکی جوان لە مەدرسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەروەردە بووە. چونکە بەڕاستی ئولائیکە الذین هەدى الله فبهداه مقتده. ئەوە اقتدای بە پێغەمبەرەکەمانەوە کردو صلی الله عليه وسلم کە ئاوا ئیمامی حەمزە شەهید دەکرێت ئەویش وحشی ئازاد ئەکان. بۆیە ئەفەرمێ کاتێک کە ئەگاتە مەدینە ئەم سکاڵایە ئەباتە لای خەلیفەی ئیسلام. ئەفەرمێ شتێکی وا بوو ئەفەرمێ دەبمێنەرۆ لام نامە ئەنووسێ بۆ والی و کوڕەکەیشی هەردووکیانە ببێن کە یەن لە دوای لێپرسینەوەڵە چۆن ئێوە ئەکەن کاتێک کە ئێمە سەردەمێک ئێمە قەومێ بوون زەلیل و سەرکردان و قوربەسەر و داما و ئێمە زلهێزەکان و گەورە پیاوان و کەسە بەدەسەڵاتەکان فەقیر و هەژارەکانیان ئەفچەوساندنەوە بە سوور ڕیبا پشتیان شکان بوون هەژاری و داماوی و بێموچەیی و هەروەها بێڕسقی و داگیرکردنی سەروەت و سامان باو بوو. خی گەورە ئێمە ئەم ئیسلامی بۆ نادن نحن قوم أذلاء أعزنا الله بالإسلام فمهما ابتغينا غير الإسلام أذلنا الله. إسهموا الله تاني عربي أمية كأم عزتان ما بويا زليل سرقردان بويا كرامتي مروفا كان نماوة بويا فرمي سوين ببخوا أبي وقامشانش اللي بينوا اللي بدينوا وتورش اللي بكينوا وتميش بكري كجاري كتوخد زلنەکەی خۆت گەورەنەکەی خۆت وا پیشان نەدەی مافی مرۆڤ کەرامەتی مرۆڤ مافی ئینسان قیمەت و نرخی مرۆڤ بەخوا لە ئیسلامدا هەیە. بۆیە ئەفەرمێت ئالویادا تۆڵەی ئەم پیاوە بەڕێزەوە ئەم سوار چاکەیە ئەم سوار ئەسپە ئەکاتەوانێ ئەمە ئیسلامە. بۆیە مرۆڤایەتی سێ جۆرن جۆریکیان ئیمانداران جۆری دووهم کافرانن. كافران وأن الكافرين لا مولى لهم والله بلا هيج يا سايك يعني بأرزي خوان أكجن أبرن أو سيسا يعني لا فرعون وبيقرام لا نمرود وبيقرام لا طاغوت كان كخواي يقول بالطاغوت نا يبدون بفرعون كان نا يبدون بظالم كان نا يبدون بستمكار كان نا يبدون بويك ملكيك لأصحاب الأخدود كدوان زهزار كزل سرويك وما نقوم منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد. أما خالي دوهم كأممرو بباوركان خالي سيهم منافق دور وكان كأمبرايك لدى سبيكي برنامج كذا براسي زۆرم پێخۆش بوو کە ئەو ئاەتە جوانانی خوێندەوە سبحان الله منافق زۆر خەتەرە. دیارە ئەم منافقانە ئەمانە هیچ ڕێز و سندێکیان لە لای خی گەورە نییە کافریش هیچ هەچی ئەعمالیان هەیە حەسەراتون یعنی ئەبێ بە بێهودە و بەبایەک وەک چۆن تۆزێک هەڵەکا و هیچیکە. بۆیە مافی مرۆڤ مامۆسای بەڕێز بەڕاستیەکەی لە ئیسلامدایە بەڕاستیەکەی ئەو کاتی کە ئەبوو ذەڕی غیفاری كقسيكي بتشوك ببلال حبشي الله هل ونافر يبنى السوداء كرة رشاكة يا كرة دايك رشاكة بلال زود اللي بيتعقد بم قسيه فالمي والله يبي أم بابا ملاي بيغمر إخوة صلى الله عليه وسلم إما إيمان دار هموما بريكين كوا فرق جوازي من كدو لبيني رش بيس يكدا كوا فرق جوازي من كدو لقل هجار وفقير يكدا إسا هموما لمزقوت للرجوع لحجكدن همومان يكسانين. بويا أفرمي قالوا كاتدا كأم بياما أجيني برسل ورمان بقدوي بشرية من وإنك لعلى خلق عظيم من أو بيغمر جوانا ما صلى الله عليه وسلم كخمخوري أم أمة بو كفرمي دزقرن بن بياما بو أي زليل نبن بو أي سرقردان نبن فرمي بخوان قصانا همي زيارن بآوي زيار أنو سريتو بس بداخة وكأمرك زۆر بەمان بە خوێنەوار و نەخوێنەوار بە گەورە و بچووک بە سەرکردەکانمان
لم مێژووە زێڕی نەمان بئاگاین ئەفەرمێ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەم سەحابە بەڕێزا فەرمێ چۆن شتی وا دوتووە بیلالە جوانەکەمان یا بیلال و ئەریحنا دڵە خۆشەکەی کە ئەم برانە کۆمەڵێ نەشیدی جوانیان بۆ وتین دڵی خۆشکردین ینی بەڕاستی بە باڵە جوانەکەی بیلالی حەبەشی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو بێکەسە ئەو جوانە کە ئەبێ بە گەورە و بە سەید ئەبێ بۆ کەسەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی گوێم لە تەقی نعلەکانتە یا بیلال ئەفەرمێ ئەم بیلالە جوانە لە فتحی شاری مەکەدا ئەچێتە سەر بانی بەیت الله الحرام تحدای هەموو عەرەبەکان عەرەبی جاهیلیەت ئەکا کە لە ئیسلامدا دینە إن أكرمكم عند الله أتقاكم أويا فرمي دي سوين ببخوا ديار زجريكا وأمشجاريكا وإدانيكا أبو ذر غفاري زوري بينا خوشبه يك سر سر خولك ولا يا بلال تخوا بيك بو بياني خود بني بم سريك أم قصيلة در شوا چونك من رزي تومش كان چونك من توم لك داركد بلال چند قوريه ئەبێ ئەوەندە گەورە بێت کە بیلالە فەرمێ سوێن بێ بەخوا پێیەک ناخەمە سەرێک کە سوژدە بۆ ئەڵڵا بەرێ یعنی سەرنج بدەن مامۆسای بەڕێز ئێمە ئەمڕۆ هەمان ئەم پاکە ئەم مێژووە جوانەمان هەیە بەداخەوە کە ونە لێمان ئیگنا ڕێزی مرۆڤ لە لای ئیماندارانە غەیبەتکردن چاو تورکانی چاوێک من و تۆ چاو بتروکین لە مامۆسا شێخ فاتحی بەڕێز کە لەوە تێپەڕێت خوای گەورە محاسبەی ئەو خائینەت الأعیوناکە کە تۆ چۆن ئەمەد کرد یعنی من و تۆ شتێک لەوە شک ئەبەی نابێ کەرامەتی مرۆڤ بشکێت ئەو ڕێز و حرمەتە برای من خوشکان بینەرانی بەڕێز واللهی ئیسلام ئەیزانێت واللهی مسلمان ئەیزانێ 1447 دانە ساڵ لە 13 سەدەی زێڕینی ئیسلام گاور و جوولەکە لەگەڵ ئێمەدا ژیاوە و ئێستەش ئەژین و ئێستەش ئەژین بیستوتانە مامۆسایەک عالمێک سەرکردەیەک قائیدێک پێشەوایەک موفتیەک لە عالمی ئیسلامی بڵێت بچۆ شەقێک لە گاورێک هەڵدا یا لە جوولەکەیەک شتی دەست خۆش دەناوی مامۆستا سوپاس بۆ وتەکانت زۆر جوان بوون هەرواشی لێ کردم کە پێی نابڕم جناوی مامۆستا پرسیارێکیەتە پێشەوە ینی بە تایبەت لەم سەدەی 21ەیە شتێکە وروژێنرا کە ئیسلام جیاوازیەکە لە نێوان ڕەگەزە لە نێوان نێر و مێیە ئیسلام شکۆی مرۆڤی ئاوا لێ کردووە کە جیاوازی لە نێوان دوو مرۆڤ بکە ئەمەیان مێیەوەیان نێرە و ئایا جیاوازیەکە لە نێوان بەتەمەنێک و مناڵێکە ئایا جیاوازیەکە لە نێوان فەقیرێک و هەژارێکە جیاوازیەکە لە نێوان بەرپرسێک و کەسێکی ئاساییە سوپاسەکەم دیارەخوای گەورە دەستەکانە خۆش بێت ئاخر ئەگەر ڕۆڵەی مسلمان ئێمەی ئیماندار ئەم کەناڵە جوانانەی بەڕێستان کە ئەم پەیامە جوانانە ئەگەیەنن ئەیدەن بە گوێی گەورە و بچووکمانە ئەگەر مێژووی ئەم ئیسلامە شارەزان و قورئان بخوێننەوە قورئانی پیرۆز چی ئەفەرمێ دەربارەی مرۆڤ کە خوای گەورە ئێمەی لە نێرومەیە دروستکە یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم لشويني كذا فرمي من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون بجوان ترين شيء وباسي ئافرەت کراوە لە مێژووی ئیسلامدا ڕێز و حورمەتێکی لێگیراوە کە دایکی پێغەمبەران سەلامی خوان لەسەر بێ ئەو دایکە گەورانن کە دایکی عیسای کوڕی مەریەمە سەلامی خوای لەسەر بێ و دایکی کە ننکی عیسای کوڕی مەریەم سەلامی خوای لەسەر بێ ئەم دایکە بە ڕێزە خوای گەورە لە قورئانە بە وەسفی ئەکات باسی خێزانی فیرعونێکە کە ئیتر ئەیوە ئەنە ڕەبکم الأعلى خوای گەورە بە نمونەیەکی جوان باسی ئافرەتانی ئیماندارەکە و باسێکی خراپی ئافرەتانێکی خراپی ژەکە بەڵام ئایا ئێمە خوای گەورە کە ئەفەرمێن لە نێرومەیە دروست بووین مانای جیاوازیە نەوەڵا مانای جیاوازی نییە بەڵکو مانای ئەوەیە کە ئێمە تێبگەێنێ مرۆڤایەتی لە نێرومەیە دروست بووە و کدومانن بە قەبیلە و عەشرەت و بنەماڵە و چەندەها تیر و هۆس بۆ ئەوەی لیتەعارەف و نەک لیتەتەقاتەلو
با ئێوە پەیامی ئاشتیتان پێبێ، پەیامی تیجارەت و پێکەوە ژیانتان هەبێ، پەیامی شەڕ و ئاشوبەتان نەبێ. بۆچی ئەتایسە لە ئێمە بە عالەمی ئیسلامی ئەڵێن بۆچی چەکی کۆکوژیان نییە؟ ئایا چەکی کۆکوش کە وڵاتانی دەرەوە یا ئەو پەیامەی کە لە دوای ساڵی 1960ەوە لە عالەمی ئەوروپادا پێش ئەوەش بەڕاستی جەنابی شێخ سەرنجی یەکشت بدە ئەگەر لە سەیری ئەو فلیم و ئەفلامە دۆکۆمنتاریانە بکرد وەثائقیەکان لە ئەوروپا هەموو ئافرەت داپۆشراون کۆنەکان ئافرەت جوانیەکەی ئابم جوانیە کە دا بپۆشرێت. ئیسلام بەرگی حیا و حرمەتی کردووەتە بەری. ئیسلام وای کردووە کە باوەک وەلی ئەمری بێت، سەرپەرشتیکاری بێت، مێت حیمایەی بێ، کوڕەکەی لە دوایەوە بێت، براکەی سەرپەرشتیکاری بێت، چاودێری بێت. بۆیە بەڕاستیەکەی ئەمەی کە ئێستا و لە عالەمی دەرەوە و غەربە ئافرەتیان کردووە بە بەرگی سابوونێکە لە ناو تەوالێتێکا دایەنێن. ئافرەتیان والێک بێڕێز و بێحرمەت کردووە لەگە ڕێز و حرمەتمە کە ئاوایە کە ئێمە ئیبینین لەسەر شاشەی کەناڵەکانە ئایان بینین بە سوکایەتی سەیری ئەەکەن و ڕێز و حرمەتیان لێ ناگرن، بەڵکو هەتا گەیشتە ئەوەی بە ئەنواع و ئێشکال لە فلیم و ئەفلامە ئیباحیەکانە بەکاریان بێنن. ئێستش ئەوەی کە ئێمە ئیبینین لە سەرۆکە دۆڕاوە گەندەڵ و بێدین و خوانە ناسەکان لە دوورگەی ئەمەی ئیسپستاین کە سیرکەن بزانن بە کچی 9 ساڵ و 6 ساڵ و 7 ساڵ و 8 ساڵ و بەڕۆژوتر و کەمتر ڕائەبێرن. ئایا قادە و عالەمی ئیسلامی لەکوێ؟ بۆیە صراعی حەزارات مامۆسای بەڕێز ئێستا کتێبێکی بە ناوی صراع الحەزارات ئەو قیم الحەزارات بەڕاستیەکەی ئەم صراع و ململانەی لە بینی عالەمی غەرب و ئیسلامە هەیە. ئێمەی مسلمان ئەمڕۆکە ئێمە شانازی ئەکەن کە خوشکانمان دایکانمان بەڕێز و حرمەتەوە لە ناو مزگەوتەکان لە جامیعەکان حتا لە مێژووی ئیسلامە ئافرەتی مفتیەمان هەیە، حرف توادەرمان هەیە و چەند لە کوردستانی خۆمان حەفسەخانی نەقیبمان هەیە و چەندەها ئافرەتی شێرەژنمان هەیە. جزاك الله خيرا جناب مامۆستا. خۆ دەستخۆش وەسەیان یا شێخ کاتمان بەرەو تەوابوو نەڕوە. بەڵێ چینۆ لای کاکە سەرتی بەڵێ کاکە سەرتی پێنج خولەکێکی ترە دەین بە بەڕێزت بەرنامەکەمان منەوەرترکەی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبح لله ما في السماوات وما في الأرض وهو العزيز الحكيم. يا أيها الذين آمنوا لم تقولون ما لا تفعلون؟ كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون. إن الله يحب الذين يقاتلون في سبيله صفا كأنهم بنيان مرصوص. وإذ قال موسى لقومه يا قوم لم تؤذونني وقد تعلمون أني رسول الله إليكم فلما زاغوا أزاغ الله قلوبهم والله لا يهدي القوم الفاسقين. وإذ قال عيسى ابن مريم يا بني إسرائيل إني رسول الله إليكم مصدقا لما بين يدي من التوراة
ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد فلما جاءهم بالبينات قالوا هذا سحر مبين ومن أظلم ممن افترى على الله الكذب وهو يدعى إلى الإسلام والله لا يهدي القوم الظالمين يريدون ليطفئوا نور الله بأفواههم والله متم نوره ولو كره الكافرون هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون يا أيها الذين آمنوا هل أدلكم على تجارة تنجيكم من عذاب أليم صدق الله العظيم. جزاك الله كاك جزاك الله السرتي ما وصلتي دستان خوش بيا هرب مينن لش صاغبن جراي ما وصا كاتي برنامج كمان ريمان ناداگر حزكين تاكو تاي هل لقلطة لقل وتشيلنا كانت بمينينو بس ناچاريني تر ناچارين خو حفيزتان لبكين قد ما نازا كان هرب مينن لش سان صاغبه سركوتو خير خير ما وصلت سركوتو ما وصا شاي هرب مينن كاك السرتي بيان سات شاوكم أو آتنا ببوسي ما وصلت بيان يا اخو خير خوشحال بود جزاک الله کاک ستبیان خود جزابات ان شاء الله وصل يا برو احسن ما وصا جان فرمي خواتان لقلبي سات شاوكم يا شيخ ولا ما وصل دعاي ديتي ايرا بو دعاء كان يان دعي شلايم ايه باش اجل تشاوم لا سنية كان بك شاو من لها مرة صلاة به اهلا والله يا شيخ فرموديك برشاوكو دي استعلم كتابة يا جدوى ترشين لايكاك مهران مالا أفرميت روجي كان بيغمري خاصة صلى الله عليه وسلم يكيك تشو بياوك تشو بولاي عندي برسيار وجوابي هبو دواتر عفرتك ويستي بيت بياوك شوينك خوي بوش شوالكا عفرتك تشيت شويني أو دانش دوای ئەفرەتەکە کاڕوە ئەو پێویستیانی هەیە بوو پرسیاری کرد لە پێغەمبەری نازا صلی الله عليه وسلم دوای پێغەمبەری خوا فەرموویەوە دایکت بوو بە سەحابەکەی وتی نەوەڵڵا ئەی خوشکت بوو فەرمووی نەوەڵڵا تی ئەی ئەتناسی تی نا تی هەرەوەنەی کە تۆ هیچ کەسن نەبووە ئەفرەتێک هاتووە شوێنەکەی خۆ چۆڵ کرد و هاتیتە بەشی خوارەوەی هۆدەکە ڕێز لێ کردووە ئەوە خۆی گەورە ڕێز لێگری بۆیە مرۆڤ ئەم پەیامەی پێغەمبەری خوا سەسەنەم بۆ ئەوەیە کە مرۆڤ ئێستا وا باسەکرێکە لە ئیسلامە ڕێزی ئافرەت کەمترە وەک لە ڕێزی پیاوان ینی هەموو مێژووی مرۆڤایەتی بخوێنیتەوە بێڕێزیەک بە ئافرەت نابینی بەڵام ئیتر دژایەتیەکە وای کردووە کە ئەم گۆشەی هەڵبژێردێ بۆی دژایەتی ئیسلامی پێ بکرێت والله تركاك موصل مسألة ما في مروف وأنا وترا ولا إيما بلام كتوسيري قرآنك هلا حياتي عملي خو معنا ستوسيري ننكو بابي لكاني إيما بتابتي جي لبيشوكاني خومان يعني سور دور ده شنكا شارستانة الرجاوة زور خريكة زغلا بيت كالا بيت أويش أنا كاتي خوي سیرەکەی ئەگەر نەنکێک باپیرێک داپیرێک سیرەکی لە سەر بەرماڵە دایانەنا لە شوێنێکی سەروی لە مەجلیسەکەەوە داهێنرا هەمووی ڕۆڵە و نەوەکان هەموویشون دەستیان ماچە کرد احترامیان نەکرد حەزیان نەکرد ئێستش لەخوا بەزای بە لە زۆر شوێن هەر ماوە یا کوڕ بوو حەزیەکرد لای خۆی بێت کوڕەزا حەزیەکرد لای خۆی بێت یعنی بەسەرە ئەیان بر بۆ لای خۆیان
ئێستا سەردا ئانێن بۆ ئەوەی کەەوە لە کۆڵی خۆیان ئەمە زۆری فەرقە لە ڕاستی ئەو دنیای عولەمەیە کارێکی کردووە کە بەشێک لە مسلمانانیش کەوتونە ژێرە و کاریگەریەوە ئەو کاڵبوونەوەمانە لە ئیسلام نەک ئیسلام وامان لێ بکە ڕەنگە لە تەسەورەکەم لە ڕۆژهڵاتی هەر زۆرە خلاقە جوانەما بێ ماوەسان ایران ینی کە نەنک و باپیرەکان کە بە تەمەنن پیرە بن ڕێز و احترام زۆر ماوە بە تایبەتی لە ماڵەکانە بەڕاستی وایە فەرموو بەرەکەتی ماڵە قوربان جوانە یعنی پیرەکانمان بەرەکەتی ماڵەکان بەڕاستی زۆر ڕاست ئەرەوەڵا ئەو نوکتانە بەلای ئەوانەوە هەیە ئەو پندانە بەلای ئەوانەوە هەیە بە پێ تەجروبەی ئەو هەموو ساڵانە ڕاستیە بێ ڕێزیان لێ بگرین و ڕاست چینە لای مناجاتی دیکە کاکە مهرانجیان فەرموون یادێکەکەم لە مامۆسای شاکەلی أي شفيعي دشت محشر فايز بخشي مرسلين قوشي شات لمن رحمة للعالمين معدني علم وحقيقات مخزني صبر وصفاء أي شهن شاهد عالم سروري دنيا أودي أي شهن شاهي العمرك قاب قوسين مقام بل لما زاغ البصر جمال ري روح الأمين روحي من قرباني ريقو خاكي برفيت ومقام تو مقامي لي مع الله كي درم ديني لشي تو رئيسي شافعين من أنيسي مفلسين رحمتك أي جليسي صاحبي عرشي برين آخري روجي جيانا سوء أعمال مدريش لطفي تويا قر نجاة لدس بئس القرين يا رسول الله دخيلا رهبري دنيا ودين پادشاهي لشكري دل شافعي روجي يقين پاسواني آستاونت پاسواني آستاونت ساكناني آسمان سايباني توأكا بوشا فري روح الأمين شرمندي روجي جزاء صرف قندي بارقا شرمني روجي جزاء صرف قندي بارقا بو جنابي فخر عالم شن كما يا زحمتي شاكلي شوا وشوي بندگي وازادگي شاكلي شوا وشوا
بەندەگی ئازادەگیت کاتی مەرگە ڕووکەرە دەرگای فەخر المرسلین لا إله إلا الله كليلي درجي جنات لا إله إلا الله كليلي درجي جنات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات ويا ببشمل لك إلى شفاعة محمد لا إله إلا الله كليلي درجي جنات لا إله إلا الله كليلي درجي جنات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات صلاة وسلامي حق لا سر فخري بشر به باقد علم وحلمي رب صلوات وبيغمبر به لدواي خوا قورة ترهر توي قصة مختصر داخلك يا بيغمبر رحمة شامل إمامي لا إله إلا الله كليلي درجي جنات لا إله إلا الله كليلي درجي جنات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات أمن موري بشارة شعرم كلي بكارة تخدى شاهي سليمان بمقبولي خاطر به قر كردا قر بردا قر صافا قر دردا مقبول سوا علامة مقبولي تو أقر به لا إله إلا الله كليلي درجي جنات لا إله إلا الله كليلي درجي جنات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات يا المال وأولادهم يكسر ديكم قربانه يك نازر كالحالم كافي دنيا ومحشر به داوندا عصيان بارم لحالي خم بزاره يا رسول الله شارم لا درد وشور وشربه يا رسول الله شارم لا درد وشور وشربه لا إله إلا الله كليلي درجي جنات لا إله إلا الله كليلي درجي جنات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات ملجئي دنيا ودين مهرت ويروحي شيرين ملجئي دنيا ودين مهرت ويروحي شيرين مرحمتك بتبين مشاود المنور به مرحمتك بتبين مشاود المنور به لا إله إلا الله كليلي درجي جنات لا إله إلا الله كليلي درجي جنات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات قرب رفتار وبدخل مرشي هم أمتيتو قلبي قلب بيكسي لطف بسيم وزربي رحمة مقرون بتعزم سلام الله الكريم لا سر شافع مذنبي صو زي بالا عربي لا سر شافع مذنبي صو زي بالا عربي لا إله إلا الله كليلي درجي جنات لا إله إلا الله كليلي درجي جنات ويا ببشمل لك إلى شفاعتي حضرات ويا ببشمل لك إلى
شفاعتي حضرا. آمين يا ربي خواست ذاك إن شاء الله. جزاك الله خيرا. إن شاء الله. كاتي دعاء كان مالته. أرى والله فرم. يا الله. فرم عفوا. عفوا صدق. يا الله. خوي ولا توفيق تنبا وإن شاء الله هر بردوام تان كان سر مناجاة الجوانب. السر آلي كوسر بخدمة رسول الله بين إن شاء الله صلى الله عليه وسلم. خۆشەویستانم ئێمە لە دوانزەی مانگی ڕەمەزانی پیرۆزین لە خزمەت ئەم ستافە جوانە و ئەم مامۆستا بەڕێزانە و ئەم برا خۆشەویستانی کە ئەمڕۆمان بردە سەر هیوادارم انشاءالله خوای گەورە دوعاکانمان گیرا بکات لەم ڕۆژە مبارەکانەیە انشاءالله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم إنا سمعنا منادي ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. يا رب يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين يا جار المستجيرين أجرنا. خويا بنات بيقرين لعذاب مينة يكاني برزخ خويا بمان بارزان بنات بيقرين برقي آزار وشكنجكاني روجي قيامته طول إيمان ولا بحشر ناقرين هر خود فريامان كوا. يا ربي خواي جان لجير بيداخي حزرتي رسول الله صلى الله عليه وسلم لمحشرة لخزمتي أوابين لخزمتي دوست يا يا وراني رسول الله يا بين لخزمتي أولياء وخوانا سقوركانا بين يا رب من كبو عبد صالحاني كبصالحي جيان بعاقبة خيري مردن بباشي زيندوبون پێشوازی گەرمی فریشتەکانیان لێکرا. إله العالمین بمان کە بە دۆست و یاوەری فریشتەکانی خۆت یا رب. یا ربی خوایەکیان ئەو مەلائیکەانەی کە لەگەڵمانن و بەردەوام هەناسە و وتە و هەموو کردەوەکانی ئێمان نووسن ڕۆژ لە ڕۆژان عاجزیان نەکەین. شایەتی باشمان بۆ بدەن یا رب بمان كبهاودمي أوان لبرزخ لقيامة إله العالمين شكات كرنا بالليمان يا رب العالمين. يا ربي خواي كان ما في هيج كسيك نخوينو هيج كسي شكات ماني لك لروج قيامته لسر بردي صراط رامان نقريت. يا ربي خواي كان لمحشرة رو زردي بارقاي تونبين لك شانو بيواني يا رب العالمين كرده وكان من بعاصمان نبات خوایە کێشانەی کردەوە باشەکانمان قورس بکە و گوناه و تاوانەکانمان بسڕەدەوە و عەفو و مەغفیرەتی خۆت بخەرە کار بۆمان بە سەتری خۆت دامان پۆشە. یا سەتار و یا سەتار و یا سەتار یا وەهاب و یا وەهاب و یا وەهاب یا حەی و یا قەیوم برحمتك نستغیث. ئەوانەی هەر مشکلە و کێشە و نەخۆشی و بەڵاو موسیبەتی ڕووی تێکردوون بەڵاو موسیبەتەکانیان لەسەرلا برە. دوورە وڵاتان بە عەزیز و خۆشەویستانی خۆیان بگەێنرەوە یا رب العالمین. یا ربی خوای جانەوانەی کەم ڕزقن ڕزقی واسعیان پێ ببەخشە قەناعەتمان پێ ببەخشە دامەزراومان بکە یا رب ئیستیقامەتمان پێ ببەخشە
لەسەر ئەم دینداریە و لەسەر جوانیەکانی ئیمان و لەسەر پەروەردەی قورئان یا ڕەبی بمانژێنە و بماربنێرە و زیندومان بکەرەوە مناڵ و نەوەی نەوەکانیشمان ساڵح بکە یا ڕەب دوعای نەوەی نەوەکانیشمان بۆ بێت و چاکەی ئەوانیشمان بۆ بێ بە سەلاحەتێک کە بم ڕێگەیە بە مەرحەمەتی خۆت بەخشی و تەبە عەبدەکانی خۆت یا ڕەب إله العالمين لباو باپیران و باپیرە گەورەکان و ننکە گەورەکانمان خۆش ببە سلامی ئێمە بگەێنە بە ڕۆحی پاکیان لە بەرزەخە یا ڕەب یا ڕەبی خوای گیان سلامی ئێمەیان پێ بگات و دوعا و چاکەکانی ئێمەیان پێ بگات و بەشیان بکە إله العالمين ئەوەندە کردەوەکانمان پڕ بکە لە تەقوا و لە ئیخلاص کە بەشی زۆر زۆری خۆمان و دەور و پشتەکانیشمان کە بەرگەی دوور و درێژی ڕێگای مەحشەرمان بگرێت توێشوویەک بێت لە ساحەی مەحشەرا فریامان بکەوێ توێشوێ بێ بمان باتە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم یا ڕەبی خوایە بە فەزڵ و ڕەحمەتی خۆت ئەو توێشەمان بۆ زۆر بکە ئەنا ئێمە هەرچی بکەین هیچ نییە یا ڕەب هەرچی کردەوە و عیبادەت و خواناسی و چاکەیەک بکەین با یەک لەحظە لە نیعمەتەکانی تۆ نییە کە پەیتا نیعمەتەکانە بەسەرمان ئابارێت نیعمەتی ئیمان کە گەورەترین نیعمەتە نیعمەتی لەشساغی نیعمەتی گەنجێتی نیعمەتی پیرێتی نیعمەتی بوون و نیعمەتی سەبر لە ئاستی نەبوونا یا ڕەب یا ڕەبی هەموو ئەو نیعمەتانە تۆی بەخشیت و هەر تۆ ئەیدەی بە مندەکانی خۆت لە تەواوی نیعمەتەکانە بەردەوام نیعمەتەکانمان لێ مەدرێرەوە یا ڕەب العالمین توفیقاتی خۆتمان بۆ بنێرە هیدایەتی خۆتمان بۆ بنێرە دامەزراویمان پێ ببەخشە یا ڕەب شوێن کەوتەی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم سار نەبینەوە لە ئیمان و لە دین یا ڕەب شەیطانی خەمان پێ نەگرێتەوە نەفسی ئەمارە بیسوو نەمان خەڵەتێنێ یا ڕەب لە خشتە نەبرینی لە العالمین خۆت بە قووەتمان بکە و هێز و قووەتمان بۆ بنێرە ئەنا ئێمە لاواز و دەستەوسانین عاجز و کەم تواناین فقيري درقاني توين إله العالمين برهاي خود بدولمني خود دولمن من بك لهمور رويك ويا رب إيماني قائم من بي ببخش يا رب دام زراوي من بي ببخش يا رب إخوائي جان كوتو كاني سر پردي صراط نبين ستا وكاني ناو آقري دوزخ نبين رو رشكاني ناو محشر نبين إله العالمين پشت هەڵکردوەکان نەبین یا رب العالمین لە حەق و لە ئیمان ئەوە نەبین کە دەستمان بە نورەوەیە و نوری ئیمان لەسەر پردی سیراتەمان پەڕێنێتەوە یا رب العالمین دعای هەموو دعا گۆیان قبول بکە هەر دعایە لە کرۆکی دڵی هەر کەسێک ئێستا پاڕێتەوە یا رب العالمین دعاکانی ژیرا بکە ئەگەر ناشزانین دعا بکەین إله العالمین ذکرەکانمان بۆ بکە بە دعا و بە پاڕانەوە خۆتە زانی احتیاجی و داماویەکانمان چێ بۆمان جێبەجێ بکە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين آمين يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.